بینەرانی عزیزی ڕۆژهەڵات تیوی ئەم کاتتان باش. ئەم دیداری تایبەتە دووهەمین دیداری تایبەتە لە ستۆدیۆ ڕۆژهەڵات تیویەوە سەبارەت بە پرسی هۆکارەکانی وا ڕێگر بوون لەسەر ڕێگای یەکگرتنەوەی کۆمەڵی شۆڕژێر زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشان. کۆمەڵی زەحمەتکێشانە و لایەنەیە کە لە ساڵی 2007 دا ڕیزەکانی کۆمەڵی شۆڕژێری بەجێهێشت. لە کۆنگرەی چاردەی کۆمەڵی شۆڕژێردا بڕیاری بە دواداچوونی یەکگرتنەوە پەسەند کرا و بەدوای ئەوەدا کۆمەڵێک پرۆسەی وەکو دانوستانی وەفدەکان و چەند شتی دیکەی لەو چەشنە بەڕێوە چوو بۆ ئەو پرۆسەیە کە یەک بگیرێتەوە. بەڵام لە پرۆسەکە لە نیوەی ڕێگادا پەکی کەوت و سەرکەوتو نەبوو. ئەم دیداری تایبەتەش هەروەک دیداری تایبەتی ڕابردوو کە لەگەڵ بەڕێز ئەبوبەکر مودەڕسی جێگریسکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێر بوو بە دواداچوونی ئەو پرسە دەکات کە بۆچی ئەم هۆکارە بۆچی وەک چی بوون هۆکارەکانی کەم پرۆسەی سەرکەوتو نەبوو. میوانی ئەم جاریان بەرنامەمان لە دیداری تایبەت بەڕێز کاک ساڵحی شەریفی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژێر و هاوکاتێک لە ئەندامانی وەفدەکەی کۆمەڵی شۆڕژێر بۆ دانوستان لەو بارەیەوە. کاک ساڵح بخێر بێن بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵات تیوی خۆشحاڵم کە لێرە دەتان بین. زۆر سپاسانەکەم و دەستخۆشیتان لێ دەکەم و سڵام هەیە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیوی. بژین سپاسی دووبارە. یەکەم پرسیارما وایە بۆچی سەرکەوتو نەبوو ئەو هەوڵانەی کە درا بۆ یەکگرتنەوە لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشان؟ چێ پرۆسەکەی ڕاگرت چۆن ڕاوەستە؟ ڕاستی لەسەر سەرکەوتن یا سەر نەکەوتن بوونەکەی من پێم خۆشە باسی چەند بکەم. هەموو دانیشتنێک هەموو پرۆسەیەک بۆ دانیشتن و دیالۆگ بۆ خۆی ماوەبەرە زەمانبەرە و ئەتوانێ زۆر کاراسانی و ڕێگوشا بێ. بەڵام ئەو ڕەفێقانە لە نیوەی ڕێگا پەکی دانیشتنەکان و کۆبوونەوەکانیان خست و یەکلایەنە ڕایان گەیان کە ئەوە بەبوون بەس گەیشت و ئەگەر چی لە نەزەری ئێمەوە نەینکێ بەبوون بەس نەگەیشت و بەڵکو لەسەر قەڵتەک و ڕەواڵی عادی خۆی پێشەچوو و دیالۆگ بەردەوام بووە پێشینەیەکی بۆ ئەو دانیشتانەوە پێمان وا بۆ هەنگاوهای تیشمان نیاوە. بەڵام بە هەر هۆکارێکی ئەتوانم لەلایەن خۆمەوە تعریفی هەیە هۆکارەکان، بەڵام زیاتر ئەوانشێ تەوزیحی ئەوە بدەن بۆ ئەو پرۆسەیان تا نیوەی ڕێگەکە هاوردووە باقی هەنگاوەکانیان هەڵ نەکرد. لە تۆی نامەیە کاکێ بۆ کمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەر نووسراوە یەکلایەنە و یەکجانبە باسی ئەوەکەن کە ئەو پرۆژەیە باتەوەجە بە نەخشە ڕێگایەکی کۆمەڵی شۆڕژگەر پێشنهادی کردە ڕاوێستێنین و قسەی لەسەر نەکەین و ئستۆپێکی لێ ئەدەن لە دانیشتن و کۆبوونەوەکانە کە من پێم وایە هۆکارەکەی کۆمەڵی شۆڕژگەر نییە و پێمان وانە بوو بوونبەستێک وجودی هەیە کە ئێمە پێویستکە لەسەری یا بوێسین یا زمانێکی بۆ دیاریکەین، بەڵکو بۆشمان حقیقەتی گەرەکە چاوەڕوان نەکراو بۆ ئەو هەڵوێستەی ئەو هاوڕێیانەی کە ئیمڕۆژە قەرار بووی تەکێما دانیشتن کەن و یەکگرتنەوە لەو ئاستا بێت کە نەتیجەکەی بە خەڵک بێڵین و نەتیجەکەی ببێ بەوەکی حتمما ئەو دوولایەنە تێکەڵ بنەوە بەداخەوە هۆکارەکەی ناگەڕێتەوە بۆ کۆمەڵی شۆڕژگەر. ئەگەر هۆکارەکەی بۆ ئەوان دەگەڕێتەوە بەڕوونتر باسی بکەن چۆنە هۆکارەکەی دەخەنە ئەو لاوە، ینی دەفەرمونون هۆکارەکەی لە لای کۆمەڵی شۆڕژێر نێوە لەوەیە هۆکاری ڕاوەستانی پرۆسەکە مەبەستان بریتیە لە چی؟ سەرەتا بۆ مەسلەی یەکگرتنەوە ئێمە ڕاستپاردەی کۆنگرەی چواردەمان بوو وەکو بڕیارێکی حزبی وەکو ئەرکی کمیتەی ناوەندی دوای کۆنگرەی چواردە ئەرکی کمیتەی ناوەندی بوو ئەو بڕیارە وەکو خۆی پێش بەرێت و تاوتوێی بکات و لە عین حاڵە ئاکامەکەیشی بۆی مەسەلە بوو. بە شوێنەوە دوای مەراجعاتێکی کرا کۆبوونەوەهایەکی لەگەڵ هاوڕێیانی پێشووی ئێمە کۆمەڵی زەحمەتکێشان کرا تەرتیباتی درابوو جێدەساتەکان. ئەو تەرتیباتە هیچ تەناقوز و خەلەلێکی تیان نەبوو و پێمان وا بوو کە بەرە ئەو ئاستەنگانە یا ئەو ڕێگریانە یا جۆرێک نادڵنیاییەکی کە دەبینە هەیە بەرەبەر ئەتوێتەوە و بە شێوەیەکی عادی پرۆسەکە پێشەچی. بۆیە زۆر هەنگاوی جددی هەڵگیرا تا ئاستی دانی ڕاگەیاندن تا دانیشتنی کمیتەی ناوەندیەکان سکرتێرەکان و حتا بەشداری لە مەراسماتی یەکترە ئێمە تا ئەو ئاستەیش پێشووی. بەڵام بەداخەو نەتیجەتەن ئەشیا نەخشە ڕێگایەک بواێت بۆ ئەم تێکەڵبوونەوە بۆ ئەم یەکگرتنەوە باس بکریایە کە مکانیزمی یەکگرتنەوە چۆنە بێ. هەردوولا لەسەرەوە ساقەبوونەوە کە نەخشە ڕێگا بدەن
لەلایەنی ئەوانە و نەخشە ڕێگایەک درا بە ناوی نەخشە ڕێگا بوو حقیقەت چۆنیەتی بەڕێوەبردننی جەلەساتی دانیشتنەکان بوو. هیچ پێشنیارێ لەوەکێ دوا ڕۆژی ئەو حزبە چی پێتێ کۆنگرە چۆن ئەبێ ئۆرگانەکان چۆن ئەدغام ئەبن انتخاباتەکان چۆن ئەبێت هەموو ئەو ساز و کارانەی دوای تەوافقاتێکی پێویستە بۆ یەکگرتنەوە بکری هیچ کام لەو پێشنەهات و خاڵانی تیان نەبوو. ئێمە لە دانیشتەکانی هەرکووردا باسی ئەوەمان کرد کە ئەم مشکڵاتەی هەیە ئەم تەرح و گەڵاڵی ئێوە یا ئەم نەخشە ڕێگاییەوە باز بەسەرەوەیشە مەجموعەیەشتی بوو دوای تاوتوێکردن و سارنەزەر و نەقد و بەڕەچی هەرتوو لایەن بازێکیمان جێبەجێ کرد وەکوەوە ئەرستم وەکو دانیشتەکانی کمیتەی ناوەندی دانیشتنی دەفتەر هەردوو سکرتێرەکە و هەروەها دانی تڵاعی مشتەرەک. بۆیە ئەو پرۆسە تا ئەو حەدە بە شتێکی تەبیعی و بێڕێگر مەزانی لە پەڕ وەقفەیەکی تێکەفت ئەو وەقفە ئێمە پێمان وا بوو کێ باری فەنی هەیە یا لەوانەیە نەئامادەگی هەیەتی بەرامبەر بێکی ئێمە جەلەساتەکەمان پێکی کەوت. زۆر ئاگادارکردنەوە دوارە لەوان خوازراوە کە جەلەسەکان بەردەوام بێ هەر جارە بە هۆکارێک یا بە دەلیلێکی فەنی دوایان خست. بەڵام ئەو وەختەواکەی بە دەلایلی فەنی دوایانە خست حقیقەتی تیان نەبوو. ئەوان پیان وا بوو ئیتر پێویست ناکات لەوە زیاتر بڕۆ. بۆچی پێتانوا هەیە ئەوان لە نیوەی پرۆسەکەدا پێوا بوو کە ئیتر ئیدامە نەدرێت وە دەفەرمونون کە ئەوانی وەک فەنی باز کراوە بەهانە بوون لە لای حەقیق ئەو چۆن بڵێم هۆکاری ئەو جۆرە هەڵسوو کەوتە لەلایەن ئەوانەوە بەچی دەزانن پێت بە دوو سێ دەلیل وازانم ئەوان شتێکی وردیان زەقە کردەوە بوو نمونە لە فڵان مەراسمە ناوی ئێمە ئاوا براوە لەسەر فڵانت جەمعی پێشمەرگە یا فڵان کادری کۆمەڵە کە لەوان دابراوە هاتێتە لای کۆمەڵی شۆڕژگەر ئاوا ئیزهار نەزەر کراوە و لە تەلەڤیزیۆنە ئاوا باسی ئێمە کراوەوە ئەوانە مختصەر گدەی و ڕخنەهایەک بوو کە ئەیان گرت وە دوو لە باشە لە میانی ڕێکارێکە ئەفوکە لە ڕێکارێکە کە وەک نەخشە ڕێگا دایان نابوو مەرحەلەی بعدیەکەی تیا نەبوو یانێ ئاستی نەخشە ڕێگاکەی ئەوان ئەوە کورت بوو کە تا جەلەساتێکی عمومی و ڕۆتین بەرگوزارە بێ هەنگاوهای بعدی لە نەخشە ڕێگاکەی ئەوانە نەبوو بەو دەلیلە پێشبینی دوای نەخشە ڕێگاکەی خۆیان چی بێت و چۆن کاری بۆ بکەن هیچ ئاگادار نییە نەخۆیان و نەبە ئیتڵاعی ئێمەش گەیشتو بۆیە بەتوانم بژم ئەو بەرنامەیە مختص بوو بەو چەند دانیشتنە یا ئەو مەجموعە دانیشتنە و بوو مەراحەلی بعدی من پێم وایە ئەوان لە ئەسڵی ڕێگەکە یا لە ئەسڵی کارەکەی یەکگرتنەوە و ئیدامەدان و ڕێخۆشکردن بوو یەکگرتنەوە بوو لاڕێ چوون و خۆیانیان لەو بوارە نەدا بۆ مەگەر ئەو دیارە کاتێک حزبێک جیابوونەوەی تێدەکەوێت کۆمەڵێک خەڵک ڕیزەکانی بەجێ دێڵن حتممەە گلەی و بناشتیش بە قەولی کوردەواری دێتە ئاراوە یان ڕخنە و ئینتقاداتێکی کە لە کۆندا بۆ باشە مەگەر لە میانی ئەو دانیشتانەدا کە سەرەتا و پێش پەککەوتنی پرۆسەکە بوو ئەو جۆرە ڕخنەشتە تاوتوێ نەکرابوون سایبەر ئاعتماد سازی و متمانە دروستکردنەوەی هەرچی زیاتر و ئەوانە نەکرابوو کە دواتر ئەوانە ببنە ڕێگر لەسەر ڕێگای بەڵێ هەموو ئەوانە کرابوون و ئەتوانم بیژم دوای ئەوەڵین جەلەسە کە کەمێک بەنسبەتی ئەو تەفاوت لە دوو جێگاژیان کردن و ماوەیەک داپەڕان لەیەک و دوای ئەوە جەوێکی دۆستانەوە لە کەش و هەوایەکی زۆر دۆستانە و هاوڕێیانە ئەمە دانیشتن و قسەمان کردووە و هیچ کام لەوانە ڕێگر نەبوون بەڵام مشکڵەکە چی بوو مەسەلەکە چی بوو کە لەو مەقتەعە خاسە دانیشتنەکان پێکی کەوت ئەرستم کرد یەکێکی بوو ئێمە خۆمان تەعجباوەرە دوو لەلایەنی ئێمەوە هیچ گونە کەم و ناتەواویەک یا بەقەوڵ مانعێک یا جۆرێک حتا بێتەوەجیەکێک بە نسبەتی دانیشتنەکان و کۆبوونەوەکان نەبووە لەگەشت سیرتر ئەوەیە لە عورفی دانیشتنە بۆ ئتیکەتی دانیشتن و هەر جۆرە وتووێژێک لەسەر شتێکی ئاوا زۆر زۆر نەگونجاوە لایەنێک بیژێ من تەرح و گەڵاڵەی تەرەفەکەی ترم قبوڵ نییە یانێ لە عورفی دانیشتنەکانە لە حرمەتی دانیشتنەکانە لە
ئەهمیەت قائل بوون بۆ هەمچنین کۆبوونەوە هەیەک بە دوورە کە لایەنێک بێت هەموو نەقشە و گەڵاڵە و تەرح و پێشنەهادی خۆی دابنێ و لەسەری قسە و باس بکرێ، بەڵام ئامادە نەبێت لایەنی بەرابەرەکەی قسەی خۆی کا ئستدادی خۆی باسکات و نەخشە ڕێگای خۆی پێشکەشکە. ئەو ڕەفیقانە حتا ڕعایەتی ئەو مەوردەیشیان نەکرد بۆ پرستیژی جەلەساتەکان، بۆ ئەهمیەتی کۆبوونەوەکان، بۆ نواندنی ئەو ئەرزشەی کە کۆبوونەوەکان هەیەی و ئەتوانێت ڕاهگوشابێ بۆ ئێمە، حتا ئەوش قائل نەبوون، دانیشن لەسەر هەروە لەسەر قسەی ئەوان، لەسەر بەرنامەی ئەوان، لەسەر تەرح و گەڵاڵی ئەوان قسە کراوە کە بە درستیش بەشێکیان قسەی درستی تیا بوو، بەشێکشی بە حزوری خۆیان نەقد کراوەتەوە قبول کراوەکی ئەو نەخشەڕێگان ناتەوا و کرچ و کاڵە. بەڵام چۆنە بۆ ئەو ئەهمیەتە قائل ئەبن، ئەو حەقەی هەیە، بەڵام کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەت کێشان ئەگەر دانیشێ تەرح و گەڵاڵەیەکی مشەخەز ئەدا لەسەر یەکگرتنەوە نەزەراتی خۆی مەکتوبەکە، یەکلایەنە قوڵفی لێ ئەدەن و ئەڵێن کاکەگیان ئەوە قابلی قسەکردن نییە و ئێمە ئامادە نابین بۆ دانیشتان. یعنی ئەگەر ئەوان ئەویان نەکردوای ئێوە هەر لە ئیدامی پرۆسەکەدا بوون لەلایەن ئێمە هیچ ڕێگریە، هیچ مانعێک، هیچ پەککەوتنێک لە کارەکەمانە بەدیمان نەکرد و تەوەجێشمان لەسەر ئەوە بوو کە هەر ڕۆژ بە ڕۆژ ئەگەر لەوانەیە گری کوێرەیەکیش لە کارەکەمانە بێ لای بین. حتا تەرحی پێشنەهادی ئێمە یا نەخشە ڕێگاکەی ئێمە نەخشە ڕێگای کۆمیسیۆنەکەی خۆی، این کۆمیتەی ناوەندی یا دەفتەری سیاسی نییە، بۆ ئەوە قابل ئینعتاف بێ، بۆ ئەوە قابل ئینعتاف بێ کە بتوانی ئەوەی واکەی ناتوانانی تەوافقی لەسەرکەی هەتکو لایەنەکە لانی کەم نەبێتە ڕێگر. بەڵام چی پێەکەی ئیتر ئەوان بەو مەسئولیەتی خۆیانەوە ئەویان پەک پێخست. کا ساڵە دیارە تەوجیهاتێکیش هەیە لەلایەن لایەنی بەرامبەرەوە بۆ پەکخستنیەوە پرۆسەیە. ئەمن دەمێ تەوجیهاتە لێرە جارێک شی بکەینەوە. ئەمن چەندانە وتوێژم خوێندوێتەوە. لە وتوێژاندا من ئەمەشم لە بۆ پرسیار لە بەڕێز کاوە بەکریم بوودا ڕسیش هەر لە بەرنامی پێشودا مەترح کردو. لە وتوێژانەدا کە پرسیار دەکرێت سەبارەت بەوەی کە ئەگەرەکانی سەرنەکەوتنی پرۆسە لایەنی بەرامبەر یان لە کەسە دیارەکانی لایەنی بەرامبەر باز لەوە دەکەن کە جیاوازی سیاسی، جیاوازی لە بۆچوونەکان و لە ڕوانینیان بە نیسبەت ئەحزابی ئێرانی هەروەها بێتەوە بۆ چەشنێک لە کشانەوە بۆ سەردەمی حیزبی کۆمۆنیست و گەڕانەوە بۆ نێو حیزبی کۆمۆنیست بە جۆرێک لە ئەدەبیاتەوە دیارە ئەوە و باسی چەکی وەکو چەپڕاستی تێدا دیسانەکانی مەترح بەرجەستێ و دەبیندرێ ئەوانە. بەڕاستی ئەمانە چەندە جێگای یا ئیدعاهایەکی لەم شێوەیە چەندە جێگای وەستانەکردن بوون لە میانەی هاتوچۆی وەفدەکاندا، دانیشتن و قسەکردنەکاندا، چەندە ئەمانە جێگای اختلاف بوون ئەسڵ. کاکەوە خۆت لە بیرتە وەختی ئینشعابیش کرا ئەوان شتی سیاسیان نەبوو یا لەسەر شتی سیاسی ئەو جیابوونەوە ڕۆی نەدا. بۆیە ئەگەر بواە پێشووتر لەسەر جیابوونەوەکە شتێک ئەبوو. ئەوڵەن ئەو وەختە نەبوو. دوو لە کۆی دانیشتنەکانە کێتوانم بژم بە تەوری ڕسمی 10 تا 12 جەلسە دانیشتوین مەوردی ئەوە کە ئێمە ئختلافی سیاسیمان هەیە و ئەو ئختلافە سیاسی لەسەری مناقشە بکەن نەهاتەسە ئاراوە، نەهاتەسە بەرباس و قسەی هیچ لایەنێک و هیچ وەفتی. ئێمە داوامان کردووە وەکو هەیئەتی کۆمەڵە داوامان کردووە با هەموو پرسێک، با هەموو کێشەیەک، با هەموو کۆکیەک هەیە بیترین و لەسەری قسە بکەین. ئەگەر معلومە مشکڵێکی سیاسی بواە ئەوەڵین و با ئەهمیەتترین پرس ئەوە بوو کە بەلا ئەوە تاوتێکری، بەڵام بە شاهدی سوورە جەلسات، بە شاهدی خۆیان، بە شاهدی ئەو بەحسانە واکە خەڵکی تریشی تیا بووە یەک مەورد نەبووە کە ئەوان بژنێمە کێشەی سیاسیمان هەیە. کێشەی سیاسیەکەیان ئەشێ بە قۆڵ لە شتێکا خۆی بنوێنێ یا ئینکە پێشووتر تەسووبیان کردوێت ڕفتار و سەکەناتیان گۆڕا بێت، نازانم لاپەڕەیەک زیاتریان بە ئەدەبیاتی سیاسی و حیزب ئیزافە کردوێت و ئیمڕۆژە خەڵک ئەو ناتەواویە بێت و ئەوان بیژن نەخێر بەرمەبنای ئەوە ئێمە تینتێکەوە یەکە گرینەوە. بەڵام بەحسێ لەم مەسلەی سیاسی و مشکڵی سیاسی و اختلافی سیاسی حقیقت نەبووە.
بۆ ئەمە ئەڵێن نازانم حقیقت چ خۆشیکی هاتیە وەختی بەحس نەکراوە نەبووەتە قسە نەبووەتە دەسووری جەلەسە حقیقەتی گەرەکە منیش تەعەجوبەکەم لەوە بۆ ئەوەی مەسلەی چەپایەتی و نازانم بە ئەندازێک نازانم انتقادکردن لە کۆمەڵی شۆڕژگیر یەک مەوردیش نەبووە حتا لە وەختێکانە ئێمە ئیطلاعیەی مشترکمان داوە بوو دانیشتنەکان هاتنەوتیانە ئێمە ئەم کەلیمەیەتیا بگونجنین مەسڵان چەپ و سوسیالیست باسەوەمان کردە کاکە چەپ و سوسیالیست لەم ئیطلاعیە جێگەی نییە خۆ ئێمە نهاتوین لەسەر بەرنامە ئێعتلاف بکەین ئێمە هاتوین لەسەر دانیشتەکانی خۆمان و ئەو مەراحلەوە تێیمان کردووە و ئەو دەستکەوتانەوە بوومانە باگاداری خەڵکێگەێنین ئەگەر قسەت لەسەر بەرنامە و پرۆگرامی حزبی و سیاسەتهای حزبیە بەحسی لێران نییە فەرموو بیبینە جەلسات و باسی لێوە بکەین فەرموو بیبینە کنگرەکان بیبینە مجموعی عمومی تری حزبی بەڵام هیچ کام لەوانەمان نەدیە تر چۆنە ئاوای پێەکەن ینی تەنیا لە ئاستی گونجاندنی لە بەیان نامەیەکدا باسی شتێکی مەبەست ئەوە بوو کە ئێمە لێرە ئەوە بڵێن کە ئێمە ڕوانگەمان بە نسبەتی سیاسیەوە جیاوازی هەیە بەم یەک کەلیمە کە نە جێگەی بوو وەنە حقیقت ئیحتباریشی بوو بوو ئەوان بەڕاستیش بووی ینی جێگای جیاوازی بوو ئەو کەلیمەیە بۆ ئێوە یاسن هیچ جیاوازیەکی نەبوو بەڵام بۆ ئەوەی کە لێنا جۆرێک بیژن کە نەخێر ئێمە مشکڵی سیاسیمان هەیە یا بەقەڵ بەم کەلیمە عنوانیکەن تایە سەدحی کەلیمە وشە چووەن بەڵام تعریفەکەی چییە ئەهدافەکەیان چییە بەرامبەرەکەیان چەندێ لەو مۆردەوە گاردی هەیە ئەسڵ سۆباسی لەو مۆردەوە نەبووە و پێمان وا بووە کە سەرڕاستترین بەحسەکان بەحسە سیاسیەکان بووە چۆن بۆ ئەوە لەو مۆردەوە پرسیار نەبووە لەسەر پرۆگرامی حزبی لەسەر داهاتووی کاری حزبی لەسەر پەسەندکراوەکانی پێشوو هەموو ئەوانە پێمان وە بوو سەرڕاستترین بەحسەکان بووە ئەگەر بەحسێ بواەت و لە ناو نەخشە ڕێگاکی کۆمەڵی شۆڕژگەڕیشا بوو بەحسی مکانیزمی یەکگرتنەوەکان بوو نەکێشە لەسەر فڵان خاڵی سیاسی یا بۆچوونی سیاسی من پێم شک نایە لە کام جەلەسا کێچتی وا باس کراوێت داوا لەو ڕەفیقانەکەم کە خۆیان بەشداری بوون بە فاکت و بە تاریخ و بە ڕۆژی مشخص و بژین ئەو بەحسەمان لێ ناکردووە دەنا هەمووی ئەو سوورە جەلساتە مەوجودە و بە سەنەد هەیشێک کە قسە و باسەکان چی بوون حداقل دەسوور جەلساتەکان مەوجودە کاک ساڵام یەکدەنگبوون لەلایەنی بەرامبەردا بەنسبەت یەکگرتنەوە چۆنتان دەبینی ئێوە کە خۆتان لە نێو وەفتەکەدا بوون هاتوچۆتان دەکرد دانوستان هەبوو ئەوانە پێتان وا بوو دەنگی واحد لەولا هەیە ڕێزەکانی خۆتان سەرەتا چۆن بوو وەک هەڵوێستان لەسەر یەکگرتنەوە ئەوە لەلایەنی بەرامبەریشدا ئایا یەکدەنگی هەبوو دوو دەنگی هەبوو چونکە من بووە دەمێ ئاماژە دویان پرسیارم ئاماژە بە پرسی و فراکسیۆنە بکەم کە لەوێ هاتە دەرەوە کۆمەڵی زەحمەت چێشە بەڵێ وەکو هەمومان ئەزانین وەختی حزبێک ئینشعا بکات لە حزبێکی تر ئەڕوات بۆ دامەزراوەکانی خۆی بۆ کاری ئورگانەکانی خۆی یەکسری پێوەەر و یەکسری پرانسیپهای تازەتر دانێت و یەکسری بەرپرسایەتی تازە بەوجود تێ لەناو ئەو خەڵکاکێ گەرەێکیان شتێکی تازەتر کرد ئەمە خۆی ئەتوانێت جۆرێک بەرژەوەندی شخصیش بەرجەستە کاتەوە و جۆرێکیش بیکا بەوەی کە ئەو خەڵکانە دوا ڕۆژە جایگا و پایگای بخۆیان قایل قەی ناکات لە حزبەکەی خۆیانە ئەوە هیچ کێشە نییە بەڵام شەرت نییە هەمان جایگا و هەمان پایگا و هەمان مەشروعیت لایەنی بەرامبەریش زەرورەتێک ببینێ بەوە بۆیە بەشێک لەو مشکڵە من پێم وایە بەشی بەرژەوەندیهای شخصی کە لایەنێک ئەگەر پێ وابوو ئەفراد هەیەک شایەتیش کەم نەبوو بێتن پیان وابێت بە تێکەڵاوی ئەو دوو کۆمەڵە یا ئەو دوو لایەنە لە کۆمەڵە بەرژەوەندیهای گوزەشتەی خۆیان وا نامێنێ وا بووە یا لانی کەم ئەو ئاستەیان نامێنێ بۆیە بەڵێ ئەو جۆرێک ناڕەزایەتی یا جۆرێک دڵناخۆشبوون بوو هەر لە ئەوەڵە و تەرکیبی هەیەتەکە جۆرێک نەبوو کە موافق بن لایەنی بەرامبەردا لایەنی بەرامبەر تەرکیبی هەیەتی دانیشتەکانی تە کۆمەڵی شۆڕژگێرە موافق و مخالف بوون بەرعەکسەکەی کۆمەڵی شۆڕژگێر بە بڕیاری کۆنگرە چوەتە پای ئەو مەسەلە
وەکو فەرزیات و وەکو بڕیاراتی حزبەیی چوەتە پایکێ وەزیفەی بووە تا نەهایەتی ممکنە بڕوات و ئاکامەکەی باتەوە بە کۆمەڵە بچکە بزانێ خەلەلەکان چی بوون، گرفتەکان چی بوون، ڕێگریەکان چی بوون. بەڵام لایەنی بەرامبەر یا وەفدی بەرامبەر بە ئێمە کە دانیشتووە قسەی کردووە بە ئاشکرا دوو جۆر بۆ چوونیان بوو. ئەمە لە جلساتیشدا لە جلساتان بە زۆر زەقنە، بەڵام لە دەرەوەی جلسات بە نووسینی کامنت بە وتوێژ لەگەڵ لایەنەکانی تر بە نازانم قسەی غیر ڕسمی ئێمە هەموو ئەوانەمان بیستوێتەوە ئاگادارین. مستەنەدی شەکێ لە عەلەی یا بە جۆرێک چەتخستنە ناو دانیشتەکان ئەو نووسین و توێژانی کە باستان کرد ئەو نووسین و توێژانایی ئەو کەسانن کە لە وەفدا بوون جارێکە دەمێت تەکیید بەڵێ دقیقاً لە ئەندامان و ئەتوانم بیژم لە مەسئولینی هەیئەتی دانیشتنی کۆمەڵی زەحمەتکێشان بووە کە کامنتی منفی بووە لەسەر یەکگرتنەوە بە ئاشکرا نووسیە مستەنەدە و حتا خەڵکیشیان ڕاست بردووە لەو ئاستا لەو ئاراستەیەدا چت بنووسن. بۆیە ناتوانێت بێتەرەف بێ یا لانیکەم بڵێن جەمعەکەیان وەک یەک بیریان کردن نەخێت جەمعەکان وەک یەک بیریان نەکردون. خۆ قەیناکە ئەویش ناتوانێت زۆر ئیراد بێ ئەگەر ئاراستەکە هەدەفە ئەسڵیەکە مۆزوع مهمەکەت دەبیر نەچێتەوە یەکگرتنە بێ قەیناکە مناقشی ئەوانیش کێشە نەبوو. بەڵام بە نەزەری من و خۆم شاهدی ئەو وەزعیان ئەو ڕەفیقانە بووم نەتیجەکەی ئەوە بوو کە جدیەتێک مەئموریەتێک ئەوە بۆ خۆیان لە حاز ناکەن بە نەتیجەی بگەێنن بۆیە بە جۆرێک شلوتونیان تیا بوو بە جۆرێک تفاوەتیان تیا بوو. کاساڵە ئەگەر سەری بگرت باید و پرۆسەیە پێتانەوە هەیە ئەو کادرانی کە لە کۆمەڵی زەحمەتکێشاندا بوون دیارە ئەگەرچی بەشێکیان ئاخری بە پرۆسەیەکی جیا لە نهایەت داهاتن و ملحەق بوون بە کۆمەڵی شۆڕژێر، بەڵام لە گشتی تی خۆیدا لە لای خۆتان و لە کۆمیتەی مەرکەزی ئاسۆتان چۆن دەبینی بۆ ئەوەی کە ئەعزا کادرەکان ڕاهبەری کۆمەڵی زەحمەتکێشان ئەوانە لە نهایەتدا بە چه میکانیزم و پرۆسەیەک لە کۆمەڵەیەکی گەورەتردا لە کۆمەڵی شۆڕژگێردا جێگە بگرن ئایا خاوەنی جێگە و پێگەی خۆیان دەبوون بە گشتی لەم بارەوە لەباری دابەشبوونی بەرپرسایەتیەکان و ئەوانە چۆن بیرکرا بووە پێتان وایە ئەگەر سەری گرت بێت کۆمەڵی شۆڕژگێر چۆنی هەڵسو کەوت دەکرد لەگەڵ ئەو بابەتێک؟ ڕاستیەکەی تۆ وەختێکانی یەکگرتنەوە ئەەکەی بە ئامانجیایکەی بە هەدەفێکی مشەخەس لە دەورێکی مشەخەسە ئەرزش و احترام و لە عین حاڵە دەستکەوتەکانی ئەو یەکگرتنەوە ئەزانی خۆی لە خۆیدا ئەهمیەتی ڕەفیقەکانی ئەو لایش دەرەخە. ئەوە حقیقەتێکە ئەی تۆ تەکلایەنێکە یەکگرتنەوە ئەەکەی و تەکلایەنێکە ئەوی بە حزبێک کە پێت وایە تەقویەتەکە پێت وایە دەستکەوتێکە بۆ گشت کۆمەڵە و ئەمە خۆی لە خۆیان بایەخ و ئەرزشە. لە جیالەوەیش ئێمە نمونەهای ترمان بۆ پێش ئەوان ڕەفیقەکانێکی تریش هەر لەو حیزبا بوون هاتوونەتەوە بۆ ئێرە و بە چەند ڕێکەوتی متەفاوتەوە هاتوون. هەر کامێکیان لە حاڵ حازرا کرد لەو کۆمەڵەی شۆڕژگێرا فعالیەتەکەن کی ئەتوانێت ئەو دەرکە بکە یا ئەو تەفاوەتیان دەرکە ئەمانە پێشتر هاتوون ئەوانە دواتر هاتوون ئەمە دێرتر چووە ئەوە زیاتر هاتە هیچ تەفاوەتێکی ئاوا وجودی نەبووە. بۆ ڕوانگەی ئێمە بە ڕوانینی هەمووی ئەو ڕەفیقانەوە ڕوانین بە حزبێکی تر نەبووە. هەر وەکو ئەندامان و کادران و کەسانی شایستی کۆمەڵە چاویان لێکراوە لە فترەیەکە و لە زمانێکا دابڕاون ئەو دابڕانەمان پێ زەرەر بووە پێ ناموسبەت بووە و هەوڵی کۆمەڵی شۆڕژگێر ئەوە بوو ئەوانەی یەک خاتەوە و ئەوە نەهایەت احترام بوو بۆ ئەوان ئەوە گەورەترین شانازی بوو بۆ ئەوان حتا ئەگەر لە بازی چتی وردیش مەسەڵەن سەرف نەزەریان بکردایەت و ئاوا فەرعی شتەکەیان بۆ مەسەلە نەبوایەت و ئەسڵی شتەکەیان بۆ مەسەلە بوایەت ئەوە شانازی گەورەتریشی تیا بوو بۆ ئەوان. بۆیە خودی یەکگرتنەوە هەدەفێکی شایستە بوو و شایستگی ئەو ئەفرادیشە لەو بەرەوە ئەم ئەهمیەتە ئەدا کە تۆ
پێت وایە تەقوێت ئەبی پێت وایە هێزەکەت بە قۆڵ یان نیروەکەت یا کادرەکەت بە جۆرێتر ئەچێتە ئاستێکی ترەوە لەو نەزەرەوە حقیقەتی ئەوەیە ئەوە بەشێکیشی دەستکەوتە سیاسیەکەیە ئەگەر چی لەوانەیە حزبێک لە شرایەتێکە ئەفرادی نازانم میدیای تەوانمەندیهای بێتە ئاستێکی خوارەوە کۆمەڵە لەسەر ئەوانە هیچ وەخت نەچۆتە پای بڕیاری یەکگرتنەوە یانێ منزوری تێعداد و ئوردوگا و نازانم ئیمکانات و ئەو جۆرە شتانە نەبووە و ئەگەر ئەوەیش بکە پێم وابێ ئەرزشە سیاسیەکە تێرێتە خوارەوە. ساڵح من لەوانەیە دوای پرسیارم بێ لە بەڕێستان جۆرێک متهمکردنی کۆمەڵی شۆڕژگێر بە سەراحەت بەوە هەیە کە بە پێی قانونەکانی خەڵکی ئیخراج کرد بێت یان دەنا جۆرێک بەرتەسکبوونی ئازادی ڕادەربڕین و ئەوانە دیارە ئەمن لە ڕوانگەی دەرەوەی کۆمەڵە دەڵێم دەنا من بخۆم دەزانم کە وە کەسێک کە لەو حیزبەدا چالاکیم هەبووە من دەیناسم بەڵام بۆ ئەو ڕایی کە لە دەرەوەی کۆمەڵە و ئەم حیزبە متهم دەکات و حتا هەندێک جار وەک بەشێک لە هۆکارەکانی پەکخستنی پرۆسەکە تەمەشای دەکات کە گویا لە نێو کۆمەڵە شۆڕژگێردا ئازادی ڕادەربڕین نەبێت یان ئازادی ڕەخنەگرتن نەبێت و ئازادی فراکسیۆن و ئەقەلیەتی حیزبی و ئەوانە نەبێت لەو بارەیەوە هەم ئەساسنامەی ئێوە تەوزیحتان چییە و هەم بەکردەوە تەوزیحتان بۆ ئەو چەشنە لە ئیتهام چییە؟ ئەوەیکی کێشەیەک یا مواردێک لە ناو حزبێکی ترا بە وجود تێت و ئەبێت بە مەوزوع و ئەبێت بە جۆرێک بەهانەگیری لایەنی تر من پێم زۆر بێڕەبتە هیچ ناتوانێت ئەوە حەقانیەتێ بدا بە تەرەفێک لە حزبی دووەمە لە حزبی فڵانە فڵان شت ئەگوزەرێ معلومە ئەو حزبە مکانیزمی خۆی هەیە یاسای خۆی هەیە سزای خۆی هەیە بەرخوردهای تشکیلاتی خۆی هەیە و سازوکاری خۆی هەیە بۆ هەموو ئەوانە ئەگەر وایە تۆ لە حزبێ ترای تۆ ناتوانانی کوێخای حزبێک بیت کە تیانیت ئەندامی نیت و جیاوازیت فعالیەتی هەموو شتێکی جیاوازە لە کوێنەی دنیا تۆ ئەندامی حزبێ نەبیت لە حزبێ ترا بیت ئەچی حەق بەخۆت ئەدەیت دەخاڵەتگەربی بۆ وایان کرد و بۆیان نەکرد یعنی نەمەنتەقیە نمونەی بووە وەنە ئەوانش بەڕاستی دەلایلێکن کێ بێت و کەسێک وەکو مەسلەی یەکگرتنەوە بەمەوە ڕەبت بەدری من پێم وایە ڕەبتێکی نییە دوو ئەوەکی هاوڕێیان هەیە لە ناو تشکیلاتە بەرخوردی تشکیلاتیان پێکراوە حکمی تشکیلاتیان بۆ چووە کمیتەی مەرکەزی ئەو حزبە یاسا و قانونەکانی ئەو حزبە هەموو بڕیاراتێکە لەو ڕابتا هەیە تاوتوێ کراوە نەتیجەگیری کراوە بلاخرە حکمێکی تشکیلاتی بوو ئەفرادێک دەرچوون هیچ ڕابتێکی ئەوڵان بەلایەنی بەرامبەرەوە نییە دوو نەهایەتیشی ئەگەر هەیەتی ئەو بۆ فەرعیاتە بۆ خۆی ماتڵەکە پێ وایە ئەسڵی قەزیەکە ئەهمیەتی نەماوە بچێت لەسەر فەرعی مەسەلەکە کە دەنگهایەکی ناڕازی یا عدەیەک لەوانەیە نیگەرانی ئەو پەرخودانە بوو بێتن ئەو حکومە بوو بێتن لەسەر ئەوە هیوا هەڵچنێ من پێم وابێ ئەو محاسباتیش غەڵەتە و نەتیجەی نابێ نەتیجەتەن ئەتوانێت خودی یەکگرتنەوەکە لەوسکە ئەتوانێت چێهرەی یەکگرتنەوە دەعای یەکگرتنەوە جۆرەتر پێ بکات من پێم وایە نەمەشیا ئەو ڕفێقانە خۆیان واردی ئەو فازە لە قسە و باس و یا هەڵوێست بکردە موردی تریش گەرەکم و پێم خۆش بوو بە ئیشارەی پێ بکەم ئەوەیە لە نەخشە ڕێگایەکە کە کۆمەڵی شۆڕژگیر داویە بە لایەنی بەرامبەر باسی مکانیزمی یەکگرتنەوە قۆناغها و ئەوانەی کراوە وەختی خۆی ئەو هاوڕێیانە وەختی جیابوونە و ئەدعای 80% و نازانم بڕێک زیاتر جێگای پرسیاری من دەبوو بەڵام من چونکە لە بەرنامەی پێشتردا لەگەڵ کاو بەکر باسم کرد دیارەوە ئیدامی فەرمووی پێم خۆش بۆ ئەوان ترسیان چی بوو لەوە بێنەوە کۆنگرەوە لە کۆنگرا ئەو ئەکسەریەتە قاتعەوە وەختی خۆی بیان بوویان لە چی ترسیان بوو ئەگەر ئەو حزبە ئەو خەڵکەی لە دەست داوە خۆ ناکارامە بووە ئەگەر قانونەن و قاعدەن ئەشی زیادی کرد بێ ازدیاد نیروی کرد بێ جەزبی زیاتری کرد بێ قورسایی و سەنگی زیاتر بوو بێ پس ترسێکی نییە لە کۆنگرە و لە مکانیزمهای تشکیلاتی و حزبی کێ بە شێوەی انتخاباتی ئازاد بە شێوەی ڕێی ئازادە
ئەگەر بەهانە نەبێ ئەوانە هیچ کامێکی ناتوانێت ڕێگر بێ لە لێگرتنەوە. واتە پێتان وایە ئەوە جۆرێک من ئەگەرچی دەبووە ئەو پرسیاری آخرم بێ بەڵام قسەکەی ئەوە قسەی هێناکە ساڵ ببەخش مقدار کاتێکی کورتیشمەمەوە تازی قسەسیدن بم باس آخرە ینی پێتان وا هەیە ئەگەر باس لە کۆنگرە نەکرابایێت ئەوانەوە بەپەلە نەدەکشانەوە ئێوە قسەکەتان جۆرێک شتی ئاوای معنایەکی ئاوای بەیان کرد ئێستا بۆ من پێتان وایە ئەوان دیان هەویست جۆرێک یەکگرتنەوە بکرێت کە زیاتر بە تەوافق و ئەوانە بێت هەتا بە کۆنگرەیەکی کە بڕیار لەسەر هەموو شتێک بدات من ئەومانیان بەرداشت کرد دروستە بەڵێ درستە مەبەستم ئەوە بوو کە ئەوان لە نەخشە ڕێگایەکی پێشنیار کراوە لەوە وتیانە قبڵ و توێژ نییە و حتمما لە مەحتەوا و مەوادێکی لەو نەخشە ڕێگا هەیە ناڕازین ئەو مەوادەوا لێ ناڕازین چییە؟ بۆ نمونە یەکی انتخاباتە یەکی کۆنگرەیە یەکی هەڵبژاردنە مەسەڵەن ئەگەر بە ڕێژە و بە تێعداد و بە پێوەرە دموکراتیکەکان بێت تو نابێت خەمی ئەوەت بێ کە نەخێر ئەهدافەکەت بەراوردە نابێت ئەگەر لە دەرەوەی ئەم فنکسیۆنە حزبیانیش گەرەگت بێ کارێ بکەی ئەوە ناتوانێت یەکگرتنەوەیکی جامع بێ ئەوێتە معامڵەیەک لە سەتحێکی مشخصە و بە تەوافقاتێکی مشخص کە ناتوانێت حقیقت ئەوە نایبینی یەکگرتنەوە ئەو ڕەفێقانەواکەی گیر ئەدەن بە مەسلەی نەخشە ڕێگاکە نابێ ئاوا بیرکەنەوە کە خۆیان وەختی خۆی ئەدعای ئەکسەریەتیان کردە وەختی خۆی ئەدعای دموکرات بوونیان کردە هەمووی ئەوانە دەیفەرمونون و لە کۆنگرەیەکە و لەو قەراردادە ئیجتماعی و حزبیە هێنی کەنیتر تاوتوی کەین و لە عین هەڵیشە ئاکامەکەیشی با ببینینەوە ئەگەر 2 نەفەر 10 نەفەر 5 نەفەر جێبەجێ بوو لە مەسئولیەت و مدیریەتە ئەوە ئیتر هیچ کێشەیە دروست ناکە هەمیشە وابووە لە حزبێکی زیندووە پۆسەکان گۆڕاون تەشکیلات بەخۆڵ بە جۆرێتر مدیریەت کراوە بەڵام ئەمانە لە خارج لە کۆنگرە خارج لە قەراردادهای حزبی ئەساسنامەی ناچێتە بەرەوە خۆ من ناتوانم بە کەیفی خۆم ببمە کۆمیتەی مەرکەزی فڵان کەس بە کەیفی خۆی ناتوانێت لە کۆمیتەی مەرکەزیش بڕوە بۆیە ئەم مجموعەشتانە ئەو ڕەفێقانە لە بەرچاو نەگرت و پێیان وابوو لە دەرەوەی ئەم شتانە پێویستە تەوافقیان لەگەڵ بکری و دوای ئەو تەوافقاتە سەهمخوازی و یا ئینکە جایگای ئەوان پێشتر محرز بکری کە ئەمە تەک پێوەری تەشکیلاتی ئێمە نایێتەوە ئەم جارێتی بەڕاستی دوایین پرسیارتان ناڕەسە دەکەن یەکگرتنەوە سەری نەگرت و ئەگەرچی بەداخەوە لە سەرحی ڕەسانەوە ئەوەدا کاردانەوەکەی باش نەبوو بەڵام بەرحاڵ سەری نەگرت و ئێستا چەندە ئەم سەرنەگرتنی یەکگرتنەوەیە بۆی هەیە کە کۆسپ لەسەر ڕێگای کاری تەشکیلاتی و حیزبی و سیاسیەوە دروست بکات و چەندە ئێوە ئایا بەڕاستی ئێوە چەندە ئەمەتان کردووە پێوە بۆ ئیدامی کاری حیزبی و ئەوانە بەرنامەکانی خۆتان جیا لە یەکگرتنەوە ئەوانە بۆ بەڕێوە بردن وەسمەیە تەسیری دەبێت لەسەر بەرنامەهای کولی خۆتان شتیاوە من پێم وان نییە یەک نەگرتنەوەی هیچ تەگەرەیە یا هیچ مانای بۆ فعالیەتی ئێمە دروستکە چون ئەساسی کارمان بەرمەبنای ئەوەدانە ناوە خارج لە یەکگرتنەوە ئێمە بەرنامە و نەخشەی کاری خۆمانمان هەیە و مەشروط نییە و مەرج نییە ئەگەر ئەوان نایان کرد ئێمە پرۆسەکەمان پەکێکەوەی یا بە جۆرێک دووچاری وەستانە جا لە پرۆسەیەگرتن لە شتەکانی تریشکار لە هیچ مەوردێکە ئێمە پێمان خۆش بوو هاوڕێتیان پێمان خۆش بوو هاوکاریان پێمان خۆش بوو بەیەکەوە ئەو وزە و ئەنەرژیە تێکەڵ بێکاری زیاترکە بەڵام ئەوە مەرج نییە و نەبەستراوەتەوە بە نەبوونی ئەوان هەرانچی بەرنامەمان بووە هەرانچی مسەوباتە هەرانچی بڕیاراتی حزبیە ئێمە بەجددی لە جاران زیاتر وە بە ئەنرژیەکەوکە لە ڕەفەقانی ئێستای خۆمانە ئەیبینین بە ڕاهبەری ئێستەوەی بینین بە کادر و ئەندام و پێشمەرگی کۆمەڵەوە ئەیبینین پێمان وانێ نە خەلەلێکە بێ و نە مانعێکیش وجودی هەیە و لەو نەزەرەوە کاری خۆمانەکەی کاکساڵ زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان من ئیتر پرسیارەکانم هاتووتە کۆتایی سپاس بۆ بەشداربوونتان و هاتنتان بۆ سودی ڕۆژهەڵاتی منیش سپاسی ئەوەکەم و دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم و هیوام خۆشی و سڵامەتیتان بینەرانی عزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە هەر سەبارەت بە پرسی هۆکارەکانی سەرنەگرتنی پرۆسە یەکگرتنەوەی کۆمەڵی شۆڕژێر لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشان بۆ هیوای کە تەیانی بێتوان هەم میسان مەجموعەیەک زانیاری دیکە
بخینە بەردەستیەوەی خۆشەویست من ماڵەوایتان لێ دەکەم هەتا دیداری داهاتوو.